بەمەبەستی بە دۆداچوون لەسەر کاریگەری دواکەوتنی موچە لەسەر هاوڵاتیان و کاسبکاران دەسمە بازار. بابزانم چ کاریگەریەکی لەسەر کاسبکاران و هاوڵاتیان بەجێهێشتووە. مامڕەسوول کە شوفێری تەکسیە لەگەڵی سەر دەکەوم و باسی کاری ڕۆژانەی خۆیم بۆ دەکات. ئەو ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی لە ماڵ دێتە دەرەوە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی تاوەکو کاتژمێر 10 شەو. دەڵێت دواکەوتنی موچە کاریگەری لەسەر کارەکەی و دۆخی ژیانی دروست کردووە. ئەوڕۆ لەسمی باشتر ناوی هەتا ئەوەزاوهاوی هەتا مەهاژنێ ئیش تەکسی ڕاوەستایە هەیە بەس بۆ شێوەی نێت و پێدا هەر بدەی یان لە ڕۆژانە بای بەزین و مەسفی دەچی مەمنونی خوانە پاش کەفتمان نایە لەکێ موچە دۆر نەگرتووە لە 26 هەتا ئەوڕۆ هێشتا وەرمەگرتیە کە مشتریاتە بازاری بازار خۆشتر دەبی. جاسم ماوەی 30 ساڵە لە بازاڕی شێخەڵای هەولێر چایچیە. ئەو موچەخۆر نییە بەڵام ژیانی ئەویش پەیوەستە بە موچەخۆرانەوە. ئەسا دۆخی بازاری لە بەوەی موچە نادرێت زۆر تەسیری هەیە تەسیرێکی 100 هەیە لێرە لە خاستن لە شێخەڵای بچێ هەر چزیێکی دەرێت دەربارەت چێ دەرێت موچە نییە کە موچەش مانگە و 2 مانگ دوا دەکەوی عالم بەیەک جاری سفر دەبی کابرا نازانین بداتەوە قەردی ئەوەی دێت ساعشی دەخوا دەڕوە ئەوەی هەیوی دەدا پارەکەی ئەوەی نەژبی بەڕێی دەکەین ئەمە پێشتری من ئەو دوکاندار زۆر من لێرکوانەوە کابرا مشتری دەهات ئەو دوکانە تەنیشتمان برێت 10 مشتریدا 10 چای گاز دەکرد ئێستا ڕۆژانێک مشتریۆ نایە. دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ناسەقامگیری بازار و داهاتی تاک دروست کردووە. سەرکەوت چاوەڕێی هەواڵی هاتنی موچەیە تاوەکو کڕیارەکانی بێنە لای و بەشێک لە کاڵاکانی بفرۆشێت. موچە کارگەری دەبیت لەسەر بازاڕیدا بەس لە هەمان کاتیشدا 160 کارگەری هەیە لە بازاڕی کە دواکەوتنی موچە نەدرانی موچە خەرکەکە یانێکجار دەست و پێ ڕادەوەستن لە هەمان کات تازە پێش ئێستا مشتریەکم لابوو فتانە هەبوو لە 13 قایمە 4 قایمەی دەکرد هیچ قایمەکی لە ملیۆنێکی کەمتر نەبوو. ئێستا زیاتر لەوانەیە ئەوە دووەم هەفتەیە ئەو ڕۆکە سەردانی منی کرد بای پێداویستەی یەکجار کەمی بردم منش پێم لێم پرسی ئایا هۆکارەکەی چیە ئەتوو لە کڕینی مواد و کاڵایەکان ئەو هاسس بووە بوو وتی کاک سەرکەوت ئیمە مشتریەکانی ما منتیقەی شعبیە هەمووش لەسەر موچەیە موچەکەش تاخیر بووە موچەشکەم درێگە و کاتی موچە بدرێتن بازار مێکە و هەشتا دەگۆڕێ بەس لە هەما کاتی دەگوتی ئێستاکە بازارەکە یعنی زۆر خراپ بووە. پێدەنینە مانجینۆ بەڵام تاوەکو ئێستا موچەی مانجی حەوت دابەش نەکراوە و ئەمە ژیانی هاوڵاتیانی قورس و ناڕەحەت کردووە. ئەگەرچی چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەڵام بەهۆی دواکەوتنی موچە خواز لەسەر جلوبەرجی قوتابخانەش کەمی کردووە. دواکەوتنی موچە و نەدانی موچە کاریگەریش زۆریە چکە لەوەی خەرگە ئەوڕۆ پێشمەرگەیە مامۆستایە مۆزەفە ئەگەر پارەیەوە نەگیری مەعاشی وەرنەگیری بە چ ژمەشی لەم دارەکەی بکڕی وەڵڵا تەڵەباتەکەم دوکانی فڕۆدم مێگەوتی مەعاش بۆ نەگرتیا بە قەردی مەعاشی بمدێ یعنی یەک نییە دوو نییە سێ نییە چار نییە نازانم بدەمە چەندی بدەمە یەکی بدەمە دوو ئەمەش ناتانی بەڕاستی ئەوەندە پارەمان لە دەست نییە بەقەر بدەوی و ئەگەر مەعاشەکە بدرێ خەرکەکە ناچار دێ شتەکەی دەکڕی و شتەکەی لە مەکتەیت ئەمەش بازارمان دەبی و کات. ئەمە یەکێکە لە بازاڕە میلیەکانی شاری هەولێر. دواکەوتنی موچە بەگشتی ژیانی هاوڵاتیانی قورس کردووە لە نێویشیاندا چینی کاسبکاران بەهۆی دواکەوتنی موچەوە کڕیاریان کەم بووە. ئیبراهیم زیاد کەناڵی پەیام هەولێر.